پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئاگادار بە ئومەتەکەم، ئاگادار بە کەسەکەم، خۆشەویستەکەم، نەڵی پێم نەوترا، ئاگاد لە خۆت بێ، کلیلی کردنەوەی دەرگای شەڕ مەبە. زۆر دەرگای شەڕ داخراوە، کەسێک دەچێت کلیلەکەی لێدا و دەیکاتەوە لەسەر خەڵکە، وەکو چی؟ وەکو نووسینی کتێبی بێدینی. ئای بەداخەوە ئەو کەسانی کە ڕێبازی بێدینیان نووسی، چەند کەس گومڕا بوو بێ لەسەر ئەو فکرە کە پێی وت خەڵکی نەمەڵێن لا ئیلاهە ئیلا الله، بڵێن لا ئیلاهە، هیچ خوا و پەرستراوێک بوونی نییە لە گەردووندا. ئێمە بەڕێکەوە دروست بووین، ئێمە لە مەیمونەوە کلکمان لێبەوە بووینە بەم مرۆڤە. هەر کەسێک ئەم منهەجە بخوێنێ، هەر کەسێک بەهۆی تۆ گومڕا ببێ، واز لە ناسینی ئەڵڵا بێنە سوبحانەه وتەعالا، بێ بڕوا ببێ، ئەوە تۆ دەرگایەکی شەڕ کە گەورەترین شەڕ لەسەر زەویدا بریتیە لەوەی مرۆڤ بێ بڕوا بێ بەخوای خالقی خۆی پەنا بەخوا کە هەتایە سەرگەردان دەبێ. گومڕا و تاریکی ئەم دنیا بەدبەختی هەتای قیامەت ئەو کەسانی کە فکری بێدینیان هێنایە وڵاتەوە لە هەر ڕێبازێکەوە بێ، لە نووسینەوە، لە کتێبەوە، لە سنتەرەوە، ئەوانە دەرگای شەڕیان کردەوە، ئەوانە وەیلون لە بەڕاستی تیاچوون بۆیان. ئەو کەسێکەوە جلوبەرگی ناشەرعی هێنا و کچەکانی ئێمە، خوشکەکانی ئێمەی لە پۆشاکی داپۆشراوی ڕەسەنی ئیسلامەتی و کوردەواری دابڕی، ئەو کەسانەی کەوا پانتۆڵی دڕاو، تەنورەی کورتی سەر ئەژنۆ، قۆڵ و قاچی ڕووتیان فێری ئافرەتانی ئێمە کرد، بەداخەوە ئەو دەرگای شەڕ و خراپەیان کردەوە. ئەو کەسەی کەوا لە پێناوی قازانجویستنی خۆیدا سینەی سپی گەنجەکانمانی بەدووکەڵی نێرگەلە ڕەش کرد، ئەو گەنجە پاکانە لە زیاتی کار و کەسابەت کە دەیبینی ئەو دوو کەڵە ڕەشە لە نێرگەلەخانەکانەوە لە کافتریاکانەوە دێتە دەرەوە. هەر کەسێک یەکەم جار ئەم دەرگای شەڕی کردەوە، بڕواتان هەبێ خۆشی لە ژیانی خۆی نابینێ و قیامەتی خۆی وێران کرد. ئەو کەسەی یەکەم جار دەستبڕینی داهێنا، فێڵێک لە دەستبڕین و تەزویر و کەلوپەلی بەسەرچووی فێری خەڵک کرد، خەڵک نێزانی ئەم کەسابەتە نامەشروع و ناشەریفانەی فێری خەڵک کرد، دەرگای شەڕی کردەوە. ئەو کەسێکەوە گەندەڵی داهێنا، هەموو فەرمانبەریانی دائیرەکە زۆر بە جوانی کاریان دەکرد، بەڵام یەکیان تیا بوو خۆی دەدزیەوە، داوای بەرتیری لە خەڵک دەکرد، زوو فەرمانگەی بەجێ دەهێشت، درەنگ دەهات بۆ دەوام. مرۆڤیش بەداخەوە سروشتەکەی وا هەڵکەوتووە، کاتێکەوە کارە جوانەکان دەبینێ، ئەگە زۆر دەروون پاک و بە ئیمان و بە ویژدان نەبێت چاو لە چاکە ناکە، بەڵام کاتێککە خراپەیەک دەبینێ بەهۆی ناخی خراپی خۆیەوە، بەهۆی نەفسی ئەممارە بیسووئەوە، بەهۆی شەیطانێکەوە کە بەردەوام هانی دەدا بۆ خراپە، ئەم چاو لە خراپە دەکات. لاساییکردنەوەی خراپە لە ناو مرۆڤەکاندا بەداخەوە زۆر زۆرە. کەواتە هەر کەسێک یەکەم جار گەندەڵی هێنایە وڵاتەوە، نەیەش خەڵک موچەکەی نانەکەی بە حەڵاڵی بە پاکی وەربگرێ و دەرخواردی ماڵ و منداڵیدا گەندەڵەکەم داهێنا، دەرگای شەڕی کردەوە. هەر کەسێکەوە کوشتنی داهێنا، قابیل کە هابیلی برای کوش هەتا ڕۆژی قیامەت، چونکە دەرگای کوشتن ئەو کردیەوە، کەسی نەکوشت بوو لەسەر زەویدا، یەکەم جار ئەم کلیلەکەی کردەوە، دەرگای شەڕ داخرابوو، دەرگای کوشتن داخرابوو، کلیلەکەی لێدا و کردیەوە. هەر کەسێ بکوژێ لەم سەر زەویدا خوددا پەناماندا، هەتا قیامەت قابیل لە شەڕەکەیدا بەشدارە. ئەو کەسانەی کەوا مامۆستای ئاینین لەسەر مینبەر یەکەم جار دەرگای ئەویان لە کوردستانە کردەوە، خەڵک لەعنەتبارانی خەڵک بکە، نەفرەت بنێرێ، تووڕە بێ، خەڵکێک لە ماڵەوە لەدەست تووڕەیی ڕای کردووە، لە بازار لەدەست تووڕەیی ڕای کردووە. معقولە مامۆستای مزگەوتیش لە مزگەوتە هەر تووڕەی و نەڕوهڕ بێ؟ چونکە مامۆستای ئاینی ڕەسەنی کوردەواری کە لە حوجرەی مزگەوتەکانە پێگەیشت بوو، هەمووی زمان شیرین بە ئەدەب، هەمووی فێری ئەوە کرابوو کەوا لەعنەت لە خەڵک مەکە، ڕەحمەت بەسەر خەڵکا ببارێنە. ئەوانەی کە یەکەم جار لە کوردستانە ئەو دەرگا شەڕیان کردەوە، وەیلون لەهو، ڕیسوان بەداخەوە گە خوای گەورە بەڕەحمی خۆی هیدایەتیان بداتەوە، بگەڕێنەوە، لە ڕابردویان پەشیمان بن. ئەینا ئەو مامۆستا ئاینیانەش کەوا نەفرەت و لەعنەت ڕۆژانە بەسەر خەڵکادا بەش دەکەن و کلیلەکە وا ئەزانن وا خۆیان دەبینن کلیلی بەهەشت و دۆزەخ بەدەستی ئەمانە. تەرمیناڵیان داناوە، گەراجیان داناوە، ئەڵێ ئەوەی لەگەڵ منابێ ئەوە پاسەکە تەکسیەکە حازرە و سوار بە و بەهەشتە. ئەگەر لەبەری منانەبی ئەوانی تر هەموو خەڵک دۆزەخی و هەمووتان گومڕان و بە نەفرەت بن. ئەوانش دەرگایەکی شەڕ داخرابوو لە کوردستانە، بەداخەوە ئەم دەرگا شەڕیان کردەوە، ئەوانەش وەیلون لە
ئەمجا بەچی دەبی بە کلیلی دەرگای شەڕ. یەکەم جار بە قسە. زۆر کەس هەیە بەس بە زمانی ماڵوێرانە، هیچ خراپەیەکی نییە غەیری زمانی نەبێ، بەم زمانەی بەردەوام هانی خەڵک دەدا بۆ خراپە. هەیە بە ماڵ و سەرۆت و سامانی هەشمانە بە دوعای شەڕ. یعنی کەسێکی خێرەومەند دەبینێ، کەسێ دەبینێ مزگەوتێکی دروست کردووە، کەسێ دەبینێ مەکتەبێکی دروست کردووە، کەسێ دەبینە شەریکە و کۆمپانیەکی کردوێتەوە دەیان گەنجی ئاوا بەڕێز لەگەڵ یا کار دەکەن، نانی حەڵاڵ بەدەست دێنن، لە بێکاری بەدورن، کە بێکار نین لە شەڕ بەدورن، کە دایک و باوکیان پیان سەربەرزە و دڵخۆشە و کە دواتر دەبنە خاوەنی خێزان و منداڵی ساڵح. ئەم لە ماڵەوە بەبێ ئەوەی هیچ زەرەرێکی پێگەیشت بێ بگرە ئەو هەموو خێرە نابینێ ئەڵێ خوا لە ناوت بەرێ، ئەی ڕەبی خوای گەورە ئەو ماڵی لێ بسێنێتەوە. ها دایمە دوعای شەڕ دەکا، هەر بەس ئەوەی کە دوعای شەڕ لە خەڵک بکەیت تۆ دەبی بە کلیلی داخستنی دەرگای خێر وەکردنەوەی دەرگای شەڕ.